با تەوەری دۆم لەگەڵتان بەرداوین باز لە شوازی مامەڵەکردن لەگەڵ چاندنی دان دەکەین با بزانین کە کەسێک چاندنی دانی بۆ دەکرێت چۆنایە ئاکن ئەوانی کە بۆیان دەکرێت هەروەها ئەوانشی کە چاندنی دانیان بۆ ناکرێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە دەکرێت نەخۆشیی دەمودان هەبێت کە بڕیار بدرێت بە هیچ جۆرێک چاندنی دانی بۆ ناکرێت هەروەها لە دوای چاندنی دان پێویستە ئەو کەسە چۆن مامەڵە بکات لەگەڵ خواردن و خواردنەوە ئەوانی دیکە بێگومان من گفتگۆی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ دکتۆر عەبدولجەلیل ئازاد کە پسپۆڕی نەشتەرگەری چاندنی دانە بشەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵمانە وردەکاری ئەم بابەتمان بۆ دەگوازێتەوە. بانی باش دکتۆر سپاس بۆی لە تەوەری دومی بەرنامەی بانی باش کوردستاندا لەگەڵماندا بەشداری منەمەوێت بزانم لە سەرتایە شازی مامەڵەکردن لەگەڵ چاندنی داندا چۆنایە و لە هەمان کاتدا ئەوانەی کە چاندنی دانیان بۆ دەکرێت کێن؟ بەڵێ بەیانی بەڕێستان و گشت خەڵکی کوردستان هەر باش و خۆش بێت بەنسبەت چاندنی دان بریتە لە ڕێگەیەک لە ڕێگەکانی لێنانەوەی ددان گرنگترین خاڵ کە دەمێ باسی کەم ئەوەیە کە هەر ددانێک کە مرۆڤێک لە دەستیدا زۆر گرینگە دروستی بکاتەوە ئەو خاڵە گرینگە لەبەر ئەوەی پاژماوەیەک ناودەمی گۆڕانکاری ڕوودا دانەکانی بەرامبەر دێتە خوارەوە و زۆر زەحمەت دەبی لە بۆ دروستکردنەوە ئەوە خاڵ یەکەم زۆر گرینگە بە شێوەیەکی گشتی لە دوای 3 تا 6 مانگ دەتوانین هەر دانێک لە دەستماندا دروستی بکەینەوە و تێپەڕ نەدا لە ساڵێک زیاتر و لە بۆ لێنانەوەی دان بەخۆی 3 جۆرمان هەیە یاخود دەکرێت تاخم دروست بکرێت یان کیف یان چاندنەوەی دان بە شێوەیەکی گشتی باشترین جۆری لێنانەوەی دان چاندنی دانە چاندنی دانیش بەخۆی پێویستی بە چەند شتێک هەیە خاڵ یەکەم دکتۆرەکە پشکنین لە بۆ دەکات ناودەمی بزانی چۆنە چەند دانە چەند دانی لە دەست داوام و چ دەکرێت لە بۆ ئەو نەخۆشە بەڕێزە و وێنێت تیشتی لە بۆ نەخۆشەکە دەگری واتە ئەشیعام لەوێ بزانی ئێسکەکەی چەندە تاوەکو لە قەدەر ئێسکی نەخۆشەکە بتانی چاندنێک بەکاربینین. دواتریش نەشتەرگەری چاندنەکە دەست پێ دەکەم کە بریتێ لە دانانی بڕغیەک لە جۆری تیتانیۆم دواتریش قالب وەردەگیرێ و دانەکەی لە بۆ دروست دەکرێتەوە دەکرێت چاندنی دان بەکاربێ لە بۆ لێنانەوە 1 ددان 2 ددان و زیاتریش یان هەموو دانەکانی سەرەوە یان تێکڕای دەم ئەگەر نەخۆشەکە لە دەستی دابی دەکرێت دروست بکرێتەوە. بەڵێ دکتۆر ئایا هەر کەسێک کە بیەوێت چاندنی دانی بۆ دەکرێت ئەوانەی کێن کە چاندنی دانیان بۆ دەکرێت لە هەمان کاتدەمە بیکە بە جیاوازەی لەگەڵ ئەوانەی کە چاندنی دانیان بۆ ناکرێت؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی دەتوانین بێن لە بۆ هەموو کەسێک دەکرێم تەنها ئەوانە نەبێ کە زۆر ینی ئێسکەکەیان ئەوەندە کەم و لاوازە کە ناکرێت چاندنەکەیان لە بۆ بکرێ بەڵام خۆشبەختانە ئێستا زۆر تەکنیکی نوێ هەنا کە چارەسەر هەیە تەنانەت لە بۆ ئەو کەسانی کە ئێسکی پوچیان زۆر خراپە ئەوە لانی ئەوەی کە ئایا ئێسکی هەیە یان ئێسکی نییە خاڵی دوم ئەوەیە جاروبار ئەو نەخۆشە چارە خوازە بەڕێزەی سەردانمان دەکەم نەخۆشێکی هەیە کە کۆنتترۆل نەکرایە بە نمونە باس بکەین نەخۆشی شەکرەی هەیە یان نەخۆشی پەستانی خوێنی هەیە ئەو نەخۆشانی کە کۆنتترۆل نەکرا ئەوانە کاندیدێت نینە لە بۆ ئەوەی کە چاندنی دانیان لە بۆ بکرێت بەڵام ئەوانەی کە کۆنتترۆل کرایە و ئەتیادیە و هیچ کێشیانی ئەوانەش لە بۆیان دەکرێت بەبێ کێشە یان ئەوانەی کە ئەو چارە خوازانەی کە تیشک وەردەگرن بەهۆی ئەوەی خوانەخواستە شێرپەنجیانی هەیە ئەو تیشکە ئەگەر بێت و بدری لە شوێنی شێرپەنجەکە کاریگەری دەبی لەسەر چابوونەوەی ئێسک و شەویلاگ و برینەکە و ناکرێت چاندنی دانی لە بۆ بکرێ تا ماوەیە کە ئەو تیشکەیە کە بەسەردا بەلانی کەم 6 مانگ تا ساڵێک دواتر دەتوانی چاندنی دانی لە بۆ بکرێت کەواتە بە کورتەکەی لە بۆ هەموو کەسێک دەکرێت تەنها ئەوانەی کە نەخۆشییان هەیە کە کۆنتترۆل نەکراوە. بەڵێ بۆ نمونە کەسێک چاندنی دانی بۆ ئەنجام درراوە مدەی چەندێکی دەوێت کە بەتەواوەتی بۆی ئەنجام دەدرێت لە هەمان کاتدا بتوانێت وەکو هەردانێکی ئاسایی مامەڵی لەگەڵدا بکات. بەڵێ بە کورتی بەخۆی دوو زۆرمان هەیە جۆرەکمان هەیە جۆری کلاسیک کە پێدەگوترێت دیلەی لۆدینگ واتە چاندنەکە دادەندرێ دواتر 3-4 مانگ دواتر خۆتۆی دوم دەست پێ دەکا و دواتر خۆتۆی سێم قالب وەردەگیری ینی بە شێوەیەکی گشتی 3 تا 4 مانجی دەوێت ئەوە جۆری یەکەمی بەڵام خۆشبەختانە ئێستا تەکنیکی زۆر نوێ هەیە و لە کوردستانیش بەردەستە چاندنەکە دادەندرێ لە هەمان جەلسە واتە لە هەمان سەردانی قالبەکە وەردەگیرێ لە خلالی 3 ڕۆژ تا هەفتەک دانەکە دادەندرێ تەنانەت حالت هەبووە مەسەلەن سەردانی مەی کردیان بە تایبەتی مەسەلەن لە کلینیکی خۆمان
زۆربەی ئەو نەخۆشانەی کە دێن لە کوردەکانی خۆمان کە لە دەرەوەی وڵاتن کاتیان زۆر کەمە حالتمان هەبوو مەسەلەن کەمتر لە 20 ساعات دانەکەشمان لە بۆ داناوە تەبی ئەوە زۆر گرینگە لە بۆ چارەخواست چونکە کاتی لە بۆ دەگەڕێنەوە بە تایبەتی ئەوانەی کە زۆر کاتیان کەمە یان ئەوانەی کە وەکو باسمان کرد لە دەرەوە دەژین دێنەوە بەهۆی سەردانێکی خزم و کەسی خۆیان دەکرێت لە ماوەیەکی زۆر کورت ئەنجام بدرێت و ئەو جۆرە چاندەدانە خۆشبەختانە لە هەموو کوردستان ئەنجام دەدرێت لە شارەکانی کوردستان تەنانەت لە نەخۆشخانە حکومیەکانیش ئەگەر نمونە باسکەم ئێستا لە یەکەی چاندنی دان لە نەخۆشخانەی ڕزگاری ئەو جۆرە چاندنە ئەنجام دەدرێت زۆر بە سەرکەوتوی و بێکێشە. بەڵێ دکتۆر ئاماژە بۆ کرد کە بەشێکیان بۆ منە لە مودەی 20 کاتژمێرە ئەوە چاندنی دانەکەتان بۆ کردووە ینی ئەو برینەی کە دروست دەبێت بەهۆی چاندنی دانەکەەوە بە تەواتی ساڕژ دەبێت دوای ئەو هیچ گرفتێک بۆ ئەو کەسە دروست ناکات؟ بەڵێ وەکو باسمان کرد بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆجیە و وەرگرتنی زانیارێکی زۆر تەواو لەسەر حالەتی نەخۆش بە تایبەتی بەهۆی هەبوونی تیشکی زۆری CBCT کە بە زۆری 3D ناسراوە لە ناو خەڵکی یان وەکو دەڵێن ئەشعی ملەوەن ئەو جۆرە تیشکەیە یعنی زانیارێکی زۆر ڕێک و پێک و باشمان دەداتێ و زۆر ئاسانتر لە پێشووتر دەتوانین ئەو نەشتەرگەری ئەنجام دێن تەنانەت ئێستا تەکنیکی نوێتریش لە کوردستان هەیە کە بریتە لە دروستکردنی سەرجیکەل گاید چییە واتە دێی بەهۆی ئەو تیشکە و ئەو زانیارەی هەیە دەربارەی ئەو نەخۆشەیە دێی شتێک دروست دەکەی بەواستەی ئەو شتەیە بە زۆر بەڕێک و پێچی چاندنەکانی خۆت دادنەی حتا جار و بار پێویست دەکا ینی پێویست ناکە بیکەوە ینی پێویست بە برین ناکە پێویست بە ئەوە ناکە کە چەقو بەکاربینی ئەوە وا دەکا ئیشەکە زۆر تەبی باشتر بی سریعتر بی والەمان کات کەمترین ئاوسان و خوێنبەربوون و ئێش و ئازاری دەبیتن. بەڵێ ئەمەوێ بزانم ئایا تەمەن لە بەرچاو دەگیرێت لە کاتی بڕیاردان بۆ چاندنی دان بۆ منە هەر تەمەنێک بێت ئەو کەسە پێویستی پێ بێ چاندنی دانی بۆ دەکرێت واتە تەمەن تا چەند پێیوەستە بۆی کە چاندنی دان بۆ کەسێک بکرێت یاخود نا؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی دەبێت ئەو کەسێک کە چانی دانی لە بۆ دەکرێت گەشەی تەواو کردبێ ینی 18 ساڵ بەرەوسەرەوە بێ ئەوە خاڵ یەکەم زۆر گرینگە دواتریش تەمەنی زیاد هەر تەمەنێک بیتەبی دەکرێت لە 18 ساڵ بەرەوسەرەوە دەکرێت لە تەمەنی زۆر گەورەش دەکرێت ئاساییت تەنها خاڵ بریتە کە هەی بێ ئەوەیە کە ئێسکێک هەبی تاکو بتوانی ئەو چاندی دانی لە ناودا بندرێ. دکتۆر ئەوانەی کە چاندنی دانیان بۆ دەکرێت واتە دەتوانێت مامەڵی ئاسایی پێوە بکات مەبەستم لە خواردن و خواردنەوە ئەمانێ بۆ من ئەمڕۆ چاندنی دانی بۆ دەکرێت دەتوانێت بەیانی هەر خواردنێک بێوێ بیخوات ئەمانە مامەڵەیەکی ئاسایی وەکو دانێکی ئاسایی بکات یاخود ڕێنمایی هەیە؟ بەڵێ ئەوانەی بەڵێ بزەبت ئەوانەی گوتمان دوو جۆرمان هەیە بە شێوەیەکی گشتی جۆری یەکەمیان گوتمان کلاسیکەکەی و سێ چار مانجی پێدەچی هەر کاتێک دانەکەی لە بۆ دانرا دەتوانی لۆ ڕۆژی دواتر بە ئاسایی خۆی هەر جۆرە خواردنێک بیوە بیخوا ئەوە جۆری یەکەمیان. جۆری دومیان کە باسمان کرد کە لە خلالی زۆر جار هەیە لە خلالی هەمان ینی برێن سەردانی دانەکە دادن یان بۆ لە خلالی 24 سعادیان زۆر لە ماوەی هەفتەیەک مەسەلەن دانەکەی لە بۆ دادن ئەو جۆریان لەبەرەوەی تازە دانەکە دانرایە لە ماوەی تقریبا مانگونی وەک تا دوو مانگێک دەبی تۆزێک یارمەتی بدەن واتە هەموو جۆرە خواردنەکی بەقوت نەخۆن بەس باش ئەو دوو مانگەیە زۆر ئاسایی هەموو خواردێک دەخۆن و بێچێشە. باشە ئەوانەی کە چاندنی دانیان بۆ کراوەکەم تا زۆر بێت ینی گوێبیستی هەندێک بابەت دەبین باز لەوە دەکەن کە بۆم لە چەندانێک بێت ئەمەی بۆ ئەنجام درابێت هەست بە قورسی دەکەن وەکوخۆیان ئاماژەی پێ دەکەن باز لەوە دەکەن هەز دەکەن دەمودانیان قورسە ناتوان خواردن بە ئارزوی خۆیان بخۆن ینی ئەمە بۆچی دەگەڕێتەوە دکتۆر؟ بەڵێ بەخۆی هەموو چارەسەری پزیشکی ئەگەر باس بکەین باشی و خراپی خۆی هەیە لەگەر ئەوەی کە چاندنی دان باشترین زۆری لێنانەوەی دیدانە بەڵام کێشە و گرفتی خۆی هەیە وەکو کێشە و گرفتەکان هەندێکمان باس کرد بە نمونە کەم تا زۆر ئێش و ئازاری دەبی بەڵام خۆشبەختان لەگەر تەکنیکە نوێیەکان ئەو شتانە زۆر کەم بیتەوە ینی خوێنبەربوون و ئێش و ئازاری زۆر و ئاوسان و بەڵام جاروبار هەر ڕوو دەدا ینی چارەخواز هەیە مەسەن لایمەش بە نمونە تایم برێن سەتایەک دوو تووشی ئێشی زۆر دەبی بەڵام زۆرینەیان زۆر ئاساییە و بە حەبەکی ئازارشکێن ئێش و ئازارەکەی دەڕوام کێشە و گرفتی تر ینی کە تەسەوڕ دەکەی لە چاندی دانچیە بۆ نمونە حالەتی فەیلەر هەیە فەیلەر چیە واتە فەشەلهێنانی زەرعەکە ئەوەش چارەخواز دەبی بزانی نسبەتمان هەیە تقریبا تا 1 تا 5% یعنی تقریبا فەشەل دەینی هۆکارەکانی فەشەلهێنانی زەرعیش گەلە زۆرن
بنمونە احتیمالی التیهاب بکە احتیمالە ئێسکەکە قبولی نەکە ینی ئەوە ژواریدا دەمینێ ئەوەی کە جەناوت باس کرد هەستکردن بەوەی زۆر جاهێنە چارەخوازەکە مرتاح نییە ئەوەش هۆکاری زۆرە دەکرێت مەسەرەن ژمارە چاندنەکان کەمبی احتیمالە ئەو دانێکە لەسەری دروستکرا بەڕێک و پێشی دروست نەکرایە ئەوان هەموو هۆکارن و غەیری وەی یعنی بیدار لێ ڕاهاتنەی پێویستە تقریبا تاانین برێن دوسێ هەفتە تا مانگە دوو مانگ تقریبا جاروبار تا وردە وا هەست پێ بکە کە ئەنە هود دانی خۆیتی باشە ئەو چاندنی دانە ینی هەمیشەیە کات دیاریکراوە بە بازدەوە بکرێت بۆ ئەم چاندنی دانا بۆ مودەی ئەمەنە ساڵە ئەتوانێت کاری پێ بکرێت و مامەڵی لەگەڵدا بکاتەوە کەسە بەڵێ بەنسبەت توێژینەوەکان ئەمە نسبەی نەجاحمان هەیە بنمونە مەسەڵەن دەڵێ هەر چاندنەکی دان تا 5 ساڵی تر سەکسێس ڕێیتی واتە نسبەی نەجاحەکەی ئەوەن دەبی ئەوە زۆر باشە ئەوە لە ڕووی توێژینەوە بۆ شێوەیە لە ڕووی کلینیک واتە ئەمە ڕۆژانە کە بە خۆمان هەستی پێ دەکەین یعنی چاندیدان بە شێوەیەکی گشتی زۆر چارەسەرێکی گونجا و ڕێکوپێک و پێشکەوتوو باشە و ناتوانین تەمەنی لە بۆ دیارکەین زۆر جار ئەم بخۆم لە سۆشەڵ میدیا دەبینم مەسەرەن پزیشکەکی بەڕێز نووسیتی گەرنتی بۆنم لە 25 ساڵیان تا هەتایی مەسەلەن شتیوانە لە ڕووی زانستی و پزیشکیەوە گەرنتی تا هەتایی نییە ینی زۆر ئاساییە بنمونە چاندن حتا ئەگەر لەلای من کرابی یان جاروبار دیتم هەتا لە ئەوروپا کرایە هەتا لە ئیران کرا لە تورکیا کرایە کێشەکان دێتەوە لای ما مەسەلەن بنمونە ئیشەکە بەخۆی وایە کەم تا زۆر هەموو چارەسەری پزیشکی کێشە و گرفتی دەبی وە گەرنتی 100% نییە ئەو نقاتانە زۆر میمە خەڵک تێبگات چکە ئەمە لێرە لۆ ڕێکلام لێرە نینە شەکی زانستی باز دەکەین زۆرێک بەداخەوە ئێستا لە سوۆشەڵ میدیا بە ئاراستەکی زۆر خراپ ڕۆیشتێ زۆربەی لایەنە زانستی و پزیشکەکەی تقریبا لەدەستدایە زیاتر بوویتە ڕێکلام لە بۆ کلینیک و پزیشکەکە لە بۆ خۆی کەواتە بە شێوەیەکی گشتی دەتوانین برێن یعنی چاندیدان باشترین زۆری لێنانەوەی ددانە دەکری ئەگەر بێچێشە و گریوی جاروبار هەیە تا 10 ساڵ 15 ساڵ تا هەتا 20 ساڵیش بەڵام ئەوە پێویستی بە مەینتنەنس هەیە مەینتنەنس چیە واتە ماوەمەوە کە ئەوەش زۆر گرینگە خەڵک تێبگا دەبی سەردانی پزیشکەکەی خۆی بکاتەوە هەر هیچ نەبی ساڵێ جارێک ئەشعی لە بۆ دەگری فەحسی دەکاتەوە بزانێگە کێشەک هەیە گرفتەک هەیە بەڵکو چای بکا و تەمەنی دێش بکە کەواتە ئەو گرفتانە چین کە دەکرێت لە کاتی پشکنینە بەهۆی چاندنی دانەوە دووچاری ئەو کەسە بێت بەڵێ گرفتەکان احتیمالە مەسەرەن توش بن داخورانی ئێسکە هەروەکو لە دانی ئاسایش ڕوودا واتە ئێسکە دەوروبەری چاندنەکە دادەخورێ ئەوەش هۆکاری گەلەگەلە زۆرە پزیشکەکە بخۆی دەزانی مەسەل ئایا چۆن دەستی پێکردیە چکە ئیشەکە بخۆی کردیتی ئەوەش بە تیشک دەتوانی دیاری بکەواتە بە ئەشعا دەزانیت داخورانەکە ئایا طبیعیان زۆر ڕادەبەدەرە و احتیمالە جار هەیە پێویست بکە زوو شتێک بکاوە بی زیاد نەڕوا و زەرعەکە فەشەل بینیم ئەو کێشە و گرفتی تر مەسەن بەنمونە جاروبار ڕوودا لە دانەکە خۆی ئەو دانێکە لەسەر چاندەکە دانرا بەنمونە احتیمالە بشتێ پارچێک لێبیتەوە مەسەلەن بەنمونە یان جاروبار شلبوونەوەی ئەو بڕغەی کە دانەکەی پێبەسترایە ئەوانە هەمووی ئەمە لە ژیانی خۆمان دیتمان تەنانەت وەکو باسم کرد احتیمالە لە وڵاتی ئەوروپا کرابی لە وڵاتەکانی ئەوروپا کرابی هەتا لە ئیران ئەمە نەخۆشی کوردی خۆمان زۆر هەیە چوتە ئیران هاتەوە کێشە و گرفتیان زۆرە ئەو بەمانەوانیە چاندەکانی وێندەر خراپە بەس دەبی خەڵک لەوەی تێبگام چاندن لە هەر شوێنێک بیکەی زۆر ئەتیماد دەکات سەر چێ لە بۆی کردیت سیستەمەکی بەکاری هینایە و شتەکە بە زانستی کرایە یان بە نازانستی کرایە ئەوانە هەموو وا دەکات کێشە و گرفتەکان زیاد بن باشە دکتۆر ئاماژەت باشبوونەوەی بڕخواکە کرد کە دادەندرێت بۆی دانەکە بچێندرێت لە دەمودانی ئەو کەسەدا یعنی ئەگەر بێت و کەسێک دووچاری ئەم گرفتە بۆەوە ڕاستەخۆ دانی لێ دەردەهێنرێت و هەر لەو کاتە دانێکی تر بۆ یەچێندرێت یاخود چۆنایە ڕێکارەکان چۆنن لێرەدا بەڵێ بخۆی بڕغ شولبوونەوەکە باز دەکەم بڕغی دووەمە واتە بڕغی یەکەم ئەوەی کە چاندەکەیە مادەی تیتانیۆ مەناو ئێسکا زۆر جار ئەو کێشەی نیە بڕغەکەی دووەمە بەنمونە ئەمە هەر لە هەفتەی ڕابردوو نەخۆشە کە هاوڵاتی بەڕەگەز تورک بوو سەردانی سێ4 دکتۆری کرد بوو بڕەکانی شل بووە کێشەکە چییە ئەو نقطە زۆر میمە خەڵک تێبگا مەسەلەن هەر سیستەمە چاندنی دان بە هەزاران سیستەممان هەیە احتیمالە مەسەن ئێستا من زۆری سویسری بەکاردێنم دکتۆرێکی بەڕێزتر زۆرشکە بەکاربینی هیچ کام لە بەشەکانی ئەو جۆرە سیستەمە لە سیستەمەشکە نابیتن ئەو بکەسە بەڕێزە کە سەردانی چەند دکتۆرێکی کرد بوو پێیان چارەسەر نەکرابوو دوا هەمین پزیشک پێی گوت بوو احتیمالە تۆر عەبدوزەلی پێچاوبی و زانست و زانیاری لەو بارەی باشترە هاتە لامان تقریبا بە 20 دقە لەبۆمان چارەسەر کرد بەبێ ئەوەی چانەکەی خۆی دەربینەوە تەنها بڕۆکەی سەرەوەی شل بوو کتی تایبەتمان هەیە کە لە بۆ هەموو سیستەمەک دەبیتن
یونیڤەرزڵ کیتی پێدەگوترێواتە ئەو جۆرە ئامریکا بەکاردێت بۆ تونکردنەوە شلکردنەوە بڕەکان هەموو سیستەمە تێدا هەیە. تقریبا لە ماوەی 20 دقه لە بۆ مەحەلکرد کێشەکەی زۆر دڵی پێخۆش بوو چکە دای نابوو هیچ حالی نەبوو بگەڕێتەوە تورکیا لای پزیشکی خۆی لەلایەمە بە شێوەیەکی ئاسان حەلما کرد. ینی فکرەکە چیە بە کورتی؟ یعنی جار و بار کێشەکە لە چانەکە نییە لە بڕغی دووەمە شل بوویتەوە کە جار و بار ئەگەر ئەو پزیشکە ئامریکانی لە دەست نەبی ئەوە زۆر زەحمەتە دەبی ئیلا بستۆ لای پزیشکی خۆی و ئەو کێشانش بەڕاستی ئەمە ڕۆژانە دەبین نەخۆشیە لە ئیران خۆی چارەسەر کردیان لە تورکیا یان لە وڵاتەکانی دی و بەعکسەوەش ئەکیدم نەخۆشەکانی مەکە دەستە دەرەوە ئەو کێشانی هەر کەم تا زۆر توش دەبێت. باشە ئەوانەی کە چاندنی دانیان بۆ کراوە ئایا تووشی هەستیاریدان دەبن بۆ نەدانیا زۆر حساس بێت بە خواردن و خواردنەوەی گەرم یاخود بە خواردن و خواردنەوەی سارد هیچ دانیان لەو کاتەیە تووشی هەستیاری ئەو حساسە دەبێت یاخود ئەو ئازارە دووچاری دەبێتەوە؟ بەڵێ ئەمە هەستیاریمان نییە لە چاندنی دان چکە لەبەرەوەی لە دانی ئاسایی عسەب هەیە دەمار هەیە بەو دەمارە هەست پێ دەکات کە مەسەلە بۆ منە ساردی و گەرمی هەیە بەڵام کێشەی ترمان هەیە مەسەلە بە نمونە هەوکردنی ئەو پووکەی لە دەوروبەری چاندنی دان هەیە عەفوەن کاتێک ئەو پووکە هەو دەکاوە ئیلتیهاب دەکات احتیمالە خۆینی لێبەروی وەکو دانی ئاسایی لەو حالەتەدا زۆر زەرورە ئەو چارەخوازە بەڕێزە سەردانی دکتۆری خۆی بکە و لە بۆی خایان بکاتەوە احتیمالە جار هەیە کێشەی زۆر بەسیط هەیە مەسەل تۆزێک دڕە لە خوارەوە تۆزێک زیادەی هەیە دەبیت لە بۆی چاپکە مەسەلەن نەخۆشەکە چارەخواز زۆر گرینگە زۆر تیمان پێ بدایە ینی بە نمونە بەلایانی کەم ڕۆژانە 2 تا 3 جار بە جوانی بیشووە زۆر گرینگە لەوە تێبگەین کە دانی چاندنی دان پێویستی بە گرنگدانی زیاتر هەیە. بەڵێ ئەو شوێنەی کە چاندنی دانی بۆ دەکرێت دانەکانی دەوروبەری یاخود دانەکانی تەنیشت ئەوەی کە چاندنی بۆ دەکرێت بچووک دەکرێتەوە واتە قەبارەکەی؟ بەڵێ خۆی وەکو باسمان کرد باشترین جۆی لێنانەوەی دان چاندنە لەبەر چێ باشەکەی ئەوەیە بە هیچ شێوەیەک دەستکاری دانەکانی دەوروبەری ناکەی چونکە ئیلا لە حالەتی دروستکردنی کیف پێویست دەکات دانەکانی دەوروبەر بچووک بکرێتەوە دەستکاری بکرێت ئەوەش تەبێت لە ماوەی درێژخایەن زەرەر لە بۆ چارەخوازەکە و لە بۆ ئەو دانانە احتیمال زۆر جار تووشی ئەوە دەبێت کە چارەسەری ڕەجیدانی لەوە بکرێت یان زۆر جار هەیە احتیمال هەر دەربیندرێت بچێشرێت دانەکەم لەبەر ئەوە لە بۆ چاندیدانی هیچ پێویست ناکات دانەکانی دەوروبەر دەستکاری بکرێت. باشە ئەمێت دکتۆر بازە و توێژینەوانە بکەیت کە ئەنجام دراوە سەبارەت بەم بابەتە. بەڵێ تەبی توێژینەوە گەلەگە لە زۆرن لە هەموو وڵاتێک ئەنجام دەدرێت دەربارەی چاندیدان بە هەزاران توێژینەوە ئەنجام دەدرێت و خۆشبەختانە ئێمە وەکو تیمێک لە توێژەران لە کۆلێژی پزیشکی دانزانکۆی هەولێری پزیشکی توێژینەوەمان زۆرە و لە زانکۆیانی تری کوردستانی زۆرە ئێستا حالیان 2 توێژینەوەمان قبول کرا لە کۆنگرێسێک کە لە جنێف ئەنجام دەدرێت لە مانجی کۆتایی مانجینۆ و سەرەتای مانجیدا 2 توێژینەوەمان قبول کرا لەو کۆنگرێسان تەبی ئەو شتێکی زۆر دڵخۆشکەرە چاچەکەی لەوەیە یەکەم ئێمە دەچین وەکو نوێنەرێک لە زانکۆی خۆمان لە شاری خۆمان لە وڵاتی خۆمان بەشدار دەبین لەو کۆنگرێسە و خاڵی دوم ئەوەیە هۆردک توێژینەوە بڵاو دەکرێتەوە لە گۆڤارێکی زانستی کە خاوەنی بەرزترین ئیمپاکت فاکتەرە لە بواری چاندنی دان کە بریتە لە 5.97 کە ئەوە شتێکی بەڕاستی زۆر باشە. 2 توێژینەوەکە توێژینەوەی یەکەم توێژەرەکان بریتین لە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئومێد و هەروەها دکتۆر عوثمان دکتۆر ئەحمەد و هەروەها دکتۆر جۆدال دکتۆر فیدڵ دکتۆرە ئەژین و هەروەها دکتۆرە خەرمان و هەروەها بەخۆم توێژینەوەی دووەمیش بەخۆم و هەروەها سوپەرڤایزەرەکەم کە بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر ڕیاض ئەلکەمالیە ئەوە تەبی شتێکی زۆر باشە و هەواڵەکی گرینگە چ لە بۆ ئەو کەسانەی توێژەرانی کە ئەویشیان ئەنجام داوە چ لە بۆ زانکۆی خۆمان زانکۆی هەولێری پزیشکی کۆلێژی پزیشکی دان. بەڵێ ئەمێت دکتۆر ڕێنمایەکانی جەنابتان بیستم بۆ منە ئەوانەی کە بەنیازن چاندنی دان ئەنجام دەن ڕێنماییتان بۆ ئەو کەسانە چییە؟ لە هەمان کات ئەوانی کە چاندنی دانیشان کردو پێویستە چۆن مامەڵەی لەگەڵدا بکەن؟ بەڵێ بەنسبەت ئەوانی چاندنی دانیان ئەنجام داوام زۆر گرینگە لەوە تێبگەن خاڵ یەکەم شتێک نییە بە ناوی چارەسەری تا هەتایی و جۆرێک لەو شتانە کە دەبیستن لە سۆشیال میدیا بە تایبەتی تەنها بریتە لە ڕێکلام زۆر پێویستە خەڵک هۆشیاری تەندروستی زیاتر بی دەربارەی ئەو شتانە زۆربەی ئەو شتانە بەداخۆ کە دەبیندێ لە سۆشیال میدیا و هەروەها گرنگی پێدانی زیاتر بەلایانی جوانکاری
کە ئێستا بەداخەوە بە شێوەیەکی زۆر هەڕەمەچی و نازانستی بەڕێوە دەچی خەڵکەکی زۆری هەیە ڕۆژانە سەردانمان دەکەن لە بۆ ئەنجامدانی هۆلیوود سمایل لەوانەیە زۆر پێت سیر بی تەمەنی 18 ساڵ 19 ساڵ 22 ساڵ ددانی وەکو مرواری وایە ددانی ئەوەندە جوان و ڕێکپێکە بەداخەوە پەنا دەبن لە بۆ ئەو چارەسەریە ناپزیشکی و ناتەندروستیانە ئەو جۆرانی کە ئێستا بڵاو بووینەوە لە هۆلی سمایل و جوانکاری ئەوان لە ڕووی زانستیەوە هەموو کەسێک پێویستی پێ نییە نسبەک لە خەڵک پێویستی پێەیە والحەمدوللا پزیشکی پسپۆری زۆر باش و لێ هاتوومانەیە خەڵک پێویستە بستە لای ئەو جۆرە پزیشکانە چارەسەری خۆی بکە نەک ئەوانەی کە ئێستا بەڕاستی کە مناوم لێنانە خەڵکی عیادەتی و ڕێکلامچی ینی بەداخەوە خەڵکەکی زۆر ئێستا گەر باس بکەم لە شاری هەولێر تەنانەت ئەمە برادەر و شتمان زۆر لە شارەکانی تر خەڵکەکی زۆر کێشەی و گرفتی هەیە پاژەوەی کە ئەنجام دەدرێت چکە بە شێوەیەکی یەکەم ئەسڵەن پێویستی پێنیە کە ئەنجام بدرێ و خاڵی دووەم بە شێوەیەکی زۆر نازانستی و وە شێوەیەکی زۆر دەتوانین بدێن بەداخەوە بازاڕی چکە زیاتر مۆزوعەکە بیتە بزنس ئەنجام دەدرێت ئەو خاڵە ینی ئەو هەڵە دەقۆزمەوە کە بە خەڵک برێم ڕجاءن ئەو دانە جوانی خۆتان دەستکاری مەکەن باشترین شت کە خوای گەورە بەتوی بەخشیە بەنسبەت دەمودان دانەکانتە باوەڕ بکە ئەو دانانە بریتە لە معجزەک خوای گەورە بەتویدا هیچ شتێک لە دنیا تەعویزی ناکاتەوە کە ئێستامە باز دەکەین چاندنی دان باشترین و پێشکەوتوترین شتە کە ئێستا لە بۆ لێنانەوەی دان بەڵام هیچ شتێک ناگاتە دانی خۆت ئەوە گرنگترین ئامۆژگاری مەیە وەکو پزیشکی دان لە بۆ چارەخوازانی کوردستان لە بۆ خەڵکی کوردستان ڕجان ئیحتیمام بەدانی خۆتان بدەن بە بەردەوامی بیشۆن مامەوە سەردانی پزیشکی دەمودام بکەن لەبەر ئەوەی کێشەی گچکە هەبی چارەسەری دەکات ئەگەر چارەسەر نەکەی احتیمال دەبتە چارەسەر ڕێجددان چارەسەر نەکەی دەبتە کێشان پاشەنجنی مەجبوری دەی بیچینیەوە ئەگەر چاندتەوەش ڕێنماییەکان زۆر بە بەسیتی سەردانی پزیشکی دانەکەی خۆ دەبی بکەی و ماوە ئەوە نییە کە چانەکەت کرد تا هەتایە ناو دەمتبی دەبی بەلانی کەم ساڵانە جارێک سەردانی بکەی ئەشعال لە بۆ بگری لە بۆت خام کاتەوە کێشەک هەبی لە بۆ چارەسەر بکە وە ڕۆژانەش بشوورێ ڕۆژانە بەلانی کەم 2 تا 3 جار یعنی من نەخۆشم هەیە پێی دەرم 3 جار چکە حالەتەکەی وایە نەخۆشم هەیە پێی دەرم تا 2 جار ڕۆژانە بیشۆ و دەبی سەردانی پزیشکی دانی خۆی بکاتەوە ماوە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر عەبدولجەلیل ئازاد پسپۆری نەشتەرگەری چاندنی دان بشێک ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس لۆ بەڕێستان سپاس بۆ زانیاریەکانی جەنابیشتان وچانێک و ئەگەڕێنەوە